خۆشەویستان هەر لە ناو ڕەوان دەست خاتونێکم لێ دیارە لە دوکانێک ئەم کوتێک دەبڕیت و خەریکی ئامادەکردنە لە بۆ نانکردن. خۆشە بچمە لای توخوا دیارە هەموو شکاڵی لە پێ دەکەنەوە بە ئەمەش نەحکەماندانەی. سەلام عەلەیکۆم. باشی خاتون ئەحواڵت کووە؟ یا ربی چاوت خۆش بیتن دەبا بێم لە لاکنت دابیشم ماندی نەبی. تەندروستیت باشە؟ ئەوە ژنی کورد هەمووی زۆر زۆر خاتونە. ئەوجە هە لە نانکردنی لە خواردن دروستکردنی لێرە دەڕۆیشتم دیتم ئەوها لە دوورا ئەوەت دەکرد ئەم کوچکت دەکرد گوتم بەخوای دەبی بچمەکنی نانەکی گەرمیشتم لە بۆ بکە. سەلامەت وی خزمەتدانە. بزانم چەند ئەم کوچکت کردی ئێستا ئەوڕۆ پەنجای دەکەی؟ بەرە هەر خۆم بە تەنێ هە پەنجایەکەم. هەر بە خۆت بەتەنە لێرە ئیش دەکەی؟ ناوە لە ڕەفیقێکیشمە هەیە بەرە ئەلحانەکە بە سەفەر چۆ چیژە نەخۆش بوو؟ کچی نەخۆشە. هەر خەڵکی ڕەوان دزی؟ بەری خەرچی ئەنەکەمان لێرێ بەس خەرچی دۆری مەلەکامە هەبلەی. بە خۆت ئیدۆڵی مەلەکانی و ئێستاش لێرە دادەنیشی. کچە جوانەکە شتیارمەتی دەداتن؟ بەری دانیسپێنێت چ بۆ مەکتەبێت جاوجا هەودانشما دەگە خۆینە. یا ڕەبی لە شتان ساغ بیتە. بزانم ئاردی بایعە ئاردەکەی دەکڕی؟ هەندێکشی سفر دەگەرەکەین بەسی سفر زۆر چڕەکە هەردی بایع بتەنێ خۆش. چیر دەکاتن ئاردی سپین؟ من حەزم لە نانی بۆرە حەزم لە نانی سپینیە. خۆ بۆر خۆشترەوە نیە؟ ئەرێ ئەوە لە بەس هەردی بایعش هەموو جارێ بۆر نییە هەندێک جاش سپی و چڕە هەندێک جاش ناسکە. هەندە جارێش باشە. جارێ چێک نییە. زۆر زۆر باشە. ڕۆژانە چەند نانی دەکەی؟ وەڵا جاروی هەیە شەوێشەکەین هەندێک جاروی هەیە 300 زیاترەکەین. یعنی بە ڕۆژێ 300 نانی دەکەن؟ یا ڕەبی لە شتان ساغ بیتن. خەڵک خواستی لەسەر زۆرە؟ ئەرێ وەلا باشە شکور بەس ئەلحانەکەشە زۆر بوونە لێران زۆرێ دانانی زۆر دوکانیان دانەیە؟ بەرێ. یعنی ئەسا مەسەلە چی ئەو خەرک زۆر دوکانی دانە خەرک تەمبەڵ بۆ نانی ناکە؟ وەلا ئیوە هەیە لە دەستی دێرە خۆ کڕی تااقەتی نییە بکە ئیوەش هەیە ئینە خۆشە ئیوە هەیە هەلو خۆشیە خۆت خاوێن نییە؟ شتی دەستی خۆت بە خۆت بکەی لە مارێ چەند خۆشە. ئەم فەرشەکەم کڕێ بەسیشتان سێرەکەم نەکڕێ بە تەمام لە خۆم بکەم لە مارێ. ئەم نیش دەزان نانی بکە. ئێستا یەک دوو نانان نەکەین پێکەکەین باوەی. ئێستا بە ئەم کوچکەکە دەست ئاوشتی لێنێ دەستم شۆم ئەم کوچکیش لەگەڵ بکەم؟ دێڵە ئەم دەستم دەشۆم ئەم کوچیش لەگەڵ دەکەم باشە؟ سندایتە شتانە بانانەی خاوێن لە ئەو خەرکێ بکەین. وەنیە؟ ئەستوچی بە شەکر و ناسکەنان و ئەوانەش ناکەن؟ بەرەوەلا ئەمکردن لە ڕۆژانی پێشی ژنە پەنیریش دینا بەس عانێرانە نیە ئەمیش مارە دوورە. عانێر بەس تورکە و پەنیر لۆکردن. خوا خەڵسم نەبوت بکەم. قاینە دێ ناوەڵڵە بەس دەست خۆش لێ نانەکی گەرم دەکەین نانەکی گەرم دەکەین و دەخۆین. ئەگەر ئەم کچەکانە مۆچیەک بیتن نانەکە هەموو چێک دەبی کابرا دەبا زیاتر خۆ لە خۆمان نییە بە کەیف خۆمان بکەین. نانەکەش ماوە خەریکە سەبر سەبر دەبرژێت جوان جوان. نان هەندێک ڕەقبی خۆشە. شەوان برسیت ویلۆ خۆت بکەیت تێچینە بخۆ لەگە ماستی چەند خۆشە. ناخۆم نانەکەی تام نەکە. خۆت بە نانەکەت ئەوە بکەم. یا ڕەبی دەستت خۆش بیتن ئەو نانە جوانێ. دەرێ نان بەرەکەتی دەکەتی ئەگەر ئەها لە ناو نانەکەی بخوێن ئەگەر خەریکی نانکردنی خۆست با خۆش بچن گەردە نمازاکە. کچێ وەڵا هەم جوانە نانەچێ و چ دەرێ؟ والله زۆر زۆر خۆشە زۆر زۆر تامیشی زۆر زۆر خۆشە ڕەبی دەستەکان خۆش بیتن. ئەمە پێم خۆشە نان تێرخێ بیتن. بە من خێ تەواو بوو. نان ئەگەر هەندێک بێ خێبی شیرم بی و وەنیە بزەبە قسەکە تەواوە. چۆینە تێر هەموو شت بیتن. زۆر زۆر بەتام بوو نانەکە دەست و پەنجەت ساغ بیتن هەر سەرکەوتوو بی ئیشاڵڵا. ئەمە خۆشحاڵتر بوومە تو ئیزنت دایم بێنە لای تو نانی تیری دایکی مەنارخان بەس مەنارخان کچە جوانەکەی بە ناوی کچە جوانەکەی یا خۆ دەستەکانت خۆش بیتن. زۆر زۆر سوپاس دەکەم. زۆر خۆشحاڵتر بووم.